بەڵێ بەڕێزان هەر پاش بانگەوازەکەی سەرۆک بارزانی بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کورد بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان پێکەوە بۆ داڕشتنی بەرنامەیەک بۆ نەهێشتنی هەموو شەو ناکۆچەکانی نێوانیان لەم میانەدا کە ئەمە دڵخۆشیشی زۆری بۆ خەڵکی کوردستان بە گشتی هەروەها لایەنە سیاسیەکانی شێنا تەواوی لایەنە سیاسیەکان بەپیر ئەم بانگەوازەوە هاتوون هەر سەبارەت بەمەش سبەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی کۆ دەبنەوە بۆ چارەسەرکردن و گوت و وێژ سەبارەت بە چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە نێوانیاندا هەیەوە خۆ ئامادەکردن بۆ هەموو ئەگەرەکانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدەن و دەبێت کوردیش خۆی ئامادە بکە. ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەلی حوسێن بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارێزگای سلێمانی هەڵەبجە ڕاپەڕینی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک عەلی شەوتان باش، زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سبەی بۆ خۆت باش بزانی پارتی وێچێتی کۆبوونەوەتان هەیە، پێتان وایە هەردوو لاتان ئەم هەنگا ینی بەدەم بانگەوازەکەی سەرۆک بارزانیەوە هاتوون و دەتوانن بە ئاسانی ئەو کێشانەی نێوانتان چارەسەر بکەن؟ شەوتان باش، سڵاو لە بینەرانی کوردستان 24. طبعاً دوای دەستپێشخەری و پەیامەکەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە لە بۆنەیەکی گرنگی لەو چەند ڕۆژەی ڕابردوو بە تایبەتی لە 11 و 12 مانگ ئەو مەراسیمەی کردنەوەی مۆزەخانەی نیشتیمانی بارزانی لە 11 مانگ دەستپێشخەری و پەیامەکەی سەرۆک مەسعود بارزانی بۆ ڕای گشتی و بۆ خەڵکی کوردستان و بۆ لایەنە سیاسیەکان پەیامەکەی کە پەیامی ئاشتی و تەبایی و یەکڕێزی خەڵکی کوردستان و تێپەڕاندنی گیر و گرفتەکانی ئەو ڕۆکە ڕوبەڕۆی هەرێمی کوردستان بە هەموو لایەنە سیاسیەکانیش بۆتەوە. هەم پێگەی سەرۆک مەسعود بارزانی و هەمیش بۆنەکە کە بۆنەیەکی گرنگی نیشتیمانی بوو و بەڕاستی لە کاتی خۆشیدا بوو و پێشم وایە پەیامی سەرۆک مەسعود بارزانی پەیامێکی گرنگ و پێویست و گەورەش بوو و نەکە لە سەر ئاستی پارتی دیموکراتی کوردستانیان حزب و لایەنەکانی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی دۆستەکانمان لە دەرەوە دەوڵەتەکانی کە معنین بە دۆخی سیاسی عێراق و هەرێمی کوردستان پێشەوازیەکی گرنگ و گەورەی لێکرا و ڕنگدانەوەی گەورەی هەبوو و پەیامەکە بە پەیامێکی گرنگ وەسف کرا و جێگای دەستخۆشی لایەنە سیاسیەکانیشە کە هەمویان بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن حزب و لایەنە سیاسیە کاریگەرەکانی ساحەی سیاسی هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی کوردستانیش پەیامەکەیان بە ئیجابی وەرگرت و پارتی دیموکراتی کوردستان دەستپێشخەر بوو لەوەی کە دوای ئەوەی بەیاننامەیەکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەرچوێتەوە کە پارتی پابەندە بە پەیام و دەستپێشخەریەکەی سەرۆک مەسعود بارزانی و ئامادەی گفتوگۆیە لەگەڵ لایەنە سیاسیەکان بە تایبەتی هەنگاوی یەکەم لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە بە تاکید لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک گرفت هەبووە لەسەر ئاستی سیاسی و لەسەر ئاستی حکومڕانیشدا، چونکە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەیەک بوو بەشداری کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانە نەدەکرد گرفت هەبوو لە نێوانمان لەسەر کۆمەڵێک بابەت و ئەوەی گرنگیش بوو سەردانی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بوو بۆ لای جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی و تێگەیشتن لە ئەو گرفتانەی کە لە حکوومەت هەیە و پەیامی سەرۆک وەزیران بەردەوام ئەوە بووە کە گرفتەکان لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران چارەسەر بکرێەوە ئەوەی کە جێگای دڵخۆشیشە بەڕاستی دوای پەیامەکەی سەرۆک بارزانی و دوای دانیشتنی بەڕێزان سەرۆکوەزیران و جێگیری سەرۆکوەزیران تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت بەشداری کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران بووە، چونکە بە تەکیدی سەرۆکوەزیران ئەوە بوو کە گرفتەکانی کە هەر پێویستە لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران باز بکرێ و لەوێ چارەسەری گرفتەکان بکرێەوە. ئەوەش لەو کۆبوونەوەی کە ئەنجام درا لە یەکشەمەی ڕابردوو هەنگاوی باش نراوە بەپێ ئەو زانیاریانەی ئێمە دەستمان کەوتون، هەنگاوی باش نراون بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە
لە ئەو تێبینیانی هەردوو لایەن هەموو لایەک لە حکوومەت هەیان بووە. باش کاک علی ئێوەش ئاماژەتان پێدا گەڕانەوەی تیمی وەزاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ئەمە دڵخۆشێکی گەورەی بۆ خەڵکی کوردستان دروست کردوتە بۆ هەردوو لایەنیشکە زۆر گرنگە. پێتان وایە ینی بتوانن ئەمە ببێتە هەنگاوی چی سەرەتا هەنگاوی یەکەم بۆ ئەوەی پێش هەژدەی مانگ بتوانن ئێوە و یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەری کێشەکانی کێشەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ئەوسا یاسای هەڵبژاردن بە یەکەوە ئەنجامی بدەن؟ ئەوەی پەیوەست بوو بە حکوومەت بە تاکید لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران باس کراوە و کاری لەسەرکراوە و تێگەیشتن و تەفاهەمی هەمە لایەنە هەبووە لە نێوان ئەنجومەنی وەزیران. طبعی پێکاتەی ئەنجومەنی وەزیران لە پێکاتەیەکی ئیتلافیە لە نێوان پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و سۆسیالیست و پێکاتەکانی تری بڵین کریستیان و تورکمان تێگەیشتن و تەفاهمەکی باش هەبووە بۆی بتوانن بە هەماهەنگی ئەو تێبینی و گرفتانەی هەبووە چارەسەری بۆ دیاری بکرێ. ئەوەی پەیوەستیشە بە بابەتی هەڵبژاردن ئێمە تەکیدمان لەوە کردوتەوە جەنابی سەرۆک مەسعود بارزانی لە کۆبنەوەکانی لە پەیامەکانی هەموو ئەو دانیشتانەی کە ئەنجام دراون جەنابیان تاکیدی لەوە کردوتەوە بە هەر شێوەیەک بێ ئەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەوەی کە دیاری کراوە و لە ڕابردووش بەڕاستی کە دواکەوت نیگەرانی پارتی و سەرۆک بارزانی بووە لەوە و تاکید دەکرێتەوە ئەبێ ئەو گرفتانەی کە بوون ئەوەی کە پەیوەست بووە بە یانیا و تێبینانەی کە هەبوون یان ئەو داواکاریە هەبوون پارتی دموکراتی کوردستان ئامادەی دەربڕیوە لەوەی کە تەفاهمی کۆمەڵک بابەتی کردووە بە تایبەتی لە یاسای هەڵبژاردن کە یاسایەکە بکرێ بە فرەبازنەی یان لەسەر لیستی دەنگدەر یان هەتا بابەتی پێکاتەکان بۆ پێکاتەکان بگەڕێنەوە کە پێکاتەکانی کوردستان بە کریستیان و تورکمان خۆیان بڕیار لە ئایندەی خۆیان بدەن چۆن و بە چ شێوەیەک ئەوان شێوەی هەڵبژاردن چۆن و بە چ شێوەیەک دەبی ئەوان بڕیار بدەن نەک ئێمە حەزب و لایەنەکانی تر لە زیاتی ئەوان بڕیار بدەین. بۆیە دانیشتنی ئێمە لەسەر ئەو بابەتێ و بە تایبەتی بابەتی هەڵبژاردنە ئەو بابەتە پێمان وایە هەنگاوەکانی ڕابردوو گەڕانەوەی تیمی یەکێتی بۆ حکوومەت و پەیامەکەی سەرۆک مەسعود بارزانی هاندەرە بۆ هەردوو لامان بۆ ئێمە و بۆ یەکێتی بۆی بتوانین دانیشتەکانی سبەی بتوانین هەنگاوی جدی بنین و توانین ئالیەتی جێبەجێکردنی ئەو گرفتانە یان ئەو کێشانەی کە هەبوون گفتوگۆ بکەین و بگەینە خاڵی هاوبەش و لەگە لایەنەکانی تری سیاسی لە کوردستانیش کۆببینەوە بۆی بە خاڵی هاوبەشی هەردوو لامان لەگە لایەنەکان کۆببینەوە بۆی بتوانین هەنگاوەکان هەنگاوی هەمەلایەنەکانی هەمەلایەنە بیتەوە بڕیارەکانی ئێمە تەنها بڕیاری پارتی و یەکێتی نەبی بڕیاری هەمەلایەنەی لایەنە سیاسیەکانی مەسەر ئەو بابەتەش کاک علی ئەوەندەی کە بکرێ بۆ ڕاگەاندنی ئەو قسە بکەن سبەی ئێوە کۆبوونەوەتان هەیە جەنابیشت ئەندامی شاندی پارتی دیموکراتی کوردستانی بۆ کۆبوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی کە بکرێ ئەو خاڵانە یاخود ئەو شتانەی کە دەتانەوێت قسەی لەسەر بکەن و ڕێک بکەون لەسەری کامانن؟ حقیقت ڕەنگە جارێ زووبی باسی ئەوە بکەین ڕەنگە هەر یەکێکمان هەندێک تێبینی خۆمان هەبی لەسەر لە ماوەی ڕابردوو چووکە ماوەیەکە ئەو کۆبوونەوەوانە ئەنجام نەدراون بەڵام بابەتی سەرەکی دانیشتەکانمان هەڵبژاردنە بابەتی هەڵبژاردننی کوردستانە ئەبێ هەوڵ بدەین ڕێککەوین لەسەر ئەو تێبینیانەی هەردوو لامان و لایەنەکانی تریش بتوانین خاڵی هاوبەش بدۆزینەوە ڕەچاوی کات بکەین بۆ ئەوەی هەموو جهودی خۆمان سەرف بکەین هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت. زۆر باشە زۆر بەڕێز علی حوسێن بەرپرسی مەکتەبی ڕێخستنی پارێزگای سلێمانی هەڵەبجە ڕاپەڕینی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیتان لەگەڵمان سوپاس بۆیەوە شەوتان باش.